سیستەمی پەروەردەی ئێمە ئەکەوێتە ناو کەم فیڵدیانەوە کە بەڕێستان باست کرد ئایا سیستەمێکی دیموکراسیای خۆ دیکتاتۆریە و هەر بەو پێیکە خۆم لەم بەشایشەکەم لە کاتی ئەنجامدانی ئەم ڕاپرسیە ئەو بەشداروانەی کە قسەیانە کرد زۆرینیان پێیان وا بوو کە لە زانکۆکان خۆ لە مەکتەبەکان باسکردنی سیاست و گفتوگۆکردنی سیاست بابەتێکی بەڤە وەکو ئەڵێ یاخود ئازاد نەبوون کە لەوەی پرسیارکەن یا ڕەخنە بگرین و خۆشە لە ئەکادیمیا و لە ناو کەشی زانکۆ تەسەوڕەکەم بەر ئەو جۆرە لە بەرکەوتدانە کەوتی بێتی کە لە سیستەمی پەروەردەی بە تاکو چەندێک ڕێگایە کە ئێمە پرسیاری سیاسی بکەین تاکو چەندێک بتوانین ڕەخنە بگرین و تاکو چەندێک ئەسڵان پرسیاری جدیمان بۆ دروستە بێ من خۆم خوێندکاری بەشی خوێندم منیش زانستە ڕامیارەکان من کێشەکە چییە لێرە دنیا خان بە بۆ چوونی من ئێمە دووشە تێکەڵاوەکی سیاست لەگەڵ حیزبایەتی بە زمانی هین بڵێم زمانی سادەم و کەس تێ بگەن ئێمە گرنگیدان بە بابەتی سیاسی کە چۆنێتی بەڕێوەبرچوونی وڵات مافەکانی من چییە ئەرکم چییە هاوڵاتی کێ کەلتوری سیاسی چییە نظامی سیاسی و سیستمی سیاسی چۆن کارەکە ئەمە نابێ بابەتێکی بفەبێ ئەمە یەکێکە بێ لەو بابەتانی کە بەشێکە لە چوارچێوەی سەقافەتی ماف و دیبێتی گشتی و بواری گشتی بە قسەی تیا بکەین ئەوەی کە لە زانکۆیە زۆرجار نەخوازراوە و تا حەدی بێزارکردن خوێندکار و مامۆساوانش بێزارەکە ئەمە ئاراستە بکرێت بە قازانجی کەسێک تاقمێک گروپێک حیزبێکی دیاریکراوە حیزبایەتیکردن بە شێوازێکی واکە بە دەستێوەردان اختیاراتت کەم بکاتەوە و کڕینی ویژدانی تێکەوێ فشارکردنی تێکەوێت ترساندنی تێکەوێت بە پێجۆری سیستەمە سیاسەکان و کەمی دیموکراسی و زۆری ستەمکاری وای لێ دێت یعنی ئاراستەکردنەکان بۆ شێوازاچێ ئەو پرسیارەی کە کردت لای ئێمە سیستەمی پەروەردە چۆنم حکومدان زەحمەتە ینی بڵێم ئەوەیە ئەوانیە بەس ئێمە کێشەیەکمان هەیە بەنەریت بە کەلتوری سیاسی ئەومان ئێمە ژیانێکی نەریتی زاڵە بەسەرمانە خێزان بنەماڵە عەشیرەت تاڕادێک دین تەریقەت ئەو شتانی کە لەناو کۆمەلگایە بۆی تۆ کۆمەڵناسیت خوێندووە لایەنە کۆمەڵایەتێکە زۆر زاڵە بەسەرمانە وەکو دام و دەستگاش زانکۆمان هەیە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە دادگامان هەیە میدیامان هەیە دام و دەستگای مۆدێرنمان هەیە ئەم نەریتە هینەکان کۆمەڵایەتەکان هاتووە لە ناوەڕۆکی ئەم دام و دەستگا هینانە کارەکات مۆدێرنانە مەسەن تۆ ئەچیت بۆ نمونە خوێندنت تەواو کردووە ئەتەوێت لە دام و دەستگایەکی مۆدێرنا لە بانکێکا کار بکەی لە ڕێکخراوێکی بواری ڕۆشنبیری و ئانایا کار بکەی سیڤی تەقدیمەکەی ڕێگەی سیڤی و من سیڤی تەقدیمەکەم و سیڤی ئەو سیڤی تەقدیمەکە ئەمە ژیانێکی مۆدێرنە مؤسسەکەش دام و دەستگایەکی مۆدێرنە و مەفروضە شۆرتلیستی بکە کامانیان بۆ ئەم پێگەیە گونجاوان ئەمە ئینگلیزیکەم بەکاربێن نەبەرەوەی ئینگلیزی زانین لەبەرەوەی ئینگلیزی هاتۆتە ناو ویستم بڵێم پۆزیشن بۆ ئەم پێگەیە بۆ ئەمیشە لیستەکەت کورت بکەیتەوە بۆ ئەم پێگەیە کێ گونجاوتر و شیاوترە ئەبێ ئیشەکە بەم شێوازە بڕوە بەڵام کەس تەنانەت لەوانەش ئێمەش پێشکەشمان کردووە ئەوەشی کە بڕیارەکەدا چاوەڕێ بزان کێ تەلەفۆنی بۆ دێ کێ نامەیەکی پشتگیری بۆ دێ کێ لە شوێنێکی ترۆ دێ نەریتەکە دێت لەم ناوەڕۆکە هەڵ ئەکۆڵێ لە کواڵیتی سیستەمەکە کەم ئەکاتەوە و نایڵێ بە شێوازە مۆدێرنەکە کار بکە هەمان شت لە بواری پەروەردەیە هەیە لە کۆمپانیەکانە هەیە لە بواری گشتیا هەیە لە میدیا هەیە بۆیە هەڵسەنگاندنی ئەوەی کە لای ئێمە ڕووەدا زەحمەتە پۆلێنی بکەین ئەنی بۆ ئەم بابەتە ئەگەر شتێکی تر بڕێم لە ڕووی زانیاریەوە ئێمە چەند مۆدێلێکمان هەیە ئیجوکیشن چۆن کاریگەری هەیە لەسەر سیستمی پەروەردە چۆن کاریگەری هەیە لەسەر هۆشیاری و پێگەاندنی سیاسی یەکێک لەو مۆدێلانەی لە جیهانە دیراسە ئەکرێ مۆدێلی فینلەندا هەیە فینلەندا ئیش لەسەر چیەکەن ئەڵێن تۆ گەما بێگەر هەڵە نەبن سەرەتایەوە لە چواری سەرەتایی بەرەو سەرەوە لەو تەمەنەوە بەرکەوتن دروستە بێ بە چی بەوەی کە مافەکانت چییە و ئەرکی دەوڵەت بەرامبەر بە تۆ چییە و تۆ ئەرکت بەرامبەر ئەم نیشتمانە چییە و هەم هاوکێشەی ئەرک و ماف و سنوورەکانی و چۆن بەشداری تیاکەی ئیشان لەسەر دووشتە یەک تاکێکی هۆشیار بە مافەکانی دروست بکەن دوو سیستمێکی سیاسی چالاک کە بتوانێت وەڵام دەرەوە بێ بۆ ئەم کارانە و ئەم شێوازی پەروەردەکردنە تێکەڵ ئەکەن لەگەڵ هەڵکشانی تەمەنە بە بیری ڕخنەی کریتیکال تینکینگ چۆن بۆ بە نەتیجە ئەوەی بکە بوو سیستمە پەروەردەیە تێپەڕیوە بەرهەمەکەی جۆرێک لە بەئەرێنی هەڵسەنگاندنی بۆ کرێ
لە بەرامبەر بۆ من مۆدێلی ئەمریکیمان هەیە تاک بەرکەوتنی هەیە لەگەڵ سیڤیک ئیجوکیشن پەروەردەی مەدەنی و ئەڵێن بەش لەگەڵ تێپەڕبوونی کات و بەرکەوتنی بە موسسەکانە چکە سیاستکردن زۆر وەکو ئیدارەیە لەوێ وای لێبێ کە دوایی قیەمەکانی کۆمەلگاکە وەرگرێ و هەڵدا پێگەیەک بەدەست بێنێ لەو سیستما هەیە. فەڕەنسیەکان بۆ نمونە بە ناوی ئەوەی کە دەوڵەتێکی عیلمانیە بەهای جمهوریەت و کۆماریان هەیە پەروەردەی ئەویان هەیە نیشتمانی و ئەخلاقیان هەیە ئەڵێ بێ هەموو کەس لە پرۆسەی پەروەردەیە بەهاکانی جمهوریەت وەرگرێ و بەمە ئەگەر کەسێک هەر شتێکی تری هەبوو سەقافەتێکی لاوەکی هەبوو ئەبێ لاواز ببێ ببینە خۆی بەهای پەروەردە. لەم وڵاتانەی ئێمە چی هەیە؟ لەم وڵاتانەی ئێمە ئەڵێ پەروەردەی نیشتمانیمان هەیە یان سەقافە قەومی کۆن لە سەردەمی بەعسوانەیە هەبوو ئاراستەکردنی کەسە بە یەک ئاراستە لەسەرەوە نەسیحەتی ئەەکەین. مامۆسای پەروەردەی نیشتمانی ئامۆژگاریمانەکە مامۆسای پەروەردەی ئامۆژگاری دەکات پێویستە وایە پێویستە پێویستە لە سەرمان بیرمە بە مناڵ بینها داڕشتمانە نووسی داڕشتنی هەمومانە بێ پێویستە لە سەرمێکمان دیابێ کەلتوری ئەرک ئەڵێ مەسەن ئەرک بەرامبەر بە نەتەوە ئەرک بەرامبەر بە نیشتمان کوردایەتی نیشتمان پەروەری ئەوانە دێت بەڵام وا ئەزانەی ترێمە شتەکەمان خستۆ دەست بەر پرۆسەی پەروەردەیە و یەکسەرە مناقەهینی ئەەکەین نەسیحەتی ئەەکەین ئامۆژگاری ئەەکەین لە کاتێک ئابێ ئەو ئەبێ بەشدار بێتایە گفتوگۆ بکە پرسیار بکە و ئەگە پرسیارەکانی وەڵام بێتەوە ئینتیمای ڕەنگە بەهێزتر بێ لەوەی کە بەیەک ئاراستە نەسیحەتی ئەەکەی ئەو داتا یەکەم جار وتت منە ڕەنگە بەشێکی ئەم کاریگەری سلبیە بوو بێ کەلتوری ئامۆژگاریکردن و بڕیار لەسەرەوە و پێویستە لە سەرمان وای لێ کردبێ شتێکی نێرێنی لەبارەی تاقانە وەرگرتن.